باش عزیزان و خۆشەویستانی من سڵاو ڕێز بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن. حورمەتم بۆتان هەیە بۆ ئێوە ئەوەی کە گوێبیستی برای خۆتان ئارام ئەحمەد دەبێ و سەرشۆڕیش بۆ دەسەڵاتی مافیای کوردی لە باشووری کوردستان. ئەم شەویش کۆمەڵی قسەتان بۆ ئەەکەم لە کۆنفرانسەکەی گۆڕانەوە پیا ڕۆم بۆ ئەوەی ئەمڕۆ کە باسییان لەسەر ئەوەی مەسعود بارزانی کە خۆشی بەشداری کۆبوونەوەکەی نەکرد. کۆمەڵێک قمارباز هەستان بەیان نامۆشت بەرحال وەڵامی ئەوانیاندایەوە. لەسەر ئەوە هەندێک قساکەم و هیوادارم کە بتوانم لانی کەم کۆمەڵی حەقایق بۆ ئەم مێژووە دەرخێن کە ئێمە لە شەستەکان و دەرگیری چ کەلتورێکی سەخیفی بەناوی کوردایەتی و اینکە ئەوەی کە بەرهەمی هێناوە چەتەگەریەکەی 34 ساڵی پارتی وێچێتی و ئەحزابانەیە. عزیزان، ساڵانێکە هاوارەکەم بەتایبەتی لە 2015 و 16 ئەوانەوە بەتایبەت لە 16 با بڵێن کە مەدرسەکەی گردەکە و نەوشوام سەفا پێکاتەیەکن لە کۆمەڵێک ئینسانی گوێنفرۆش و ئینسانێکی لومپن و خەڵکانێکی بەرگەراژی و هەمیشە پێم وابوو کە ئەوانە بەڕاستی کارەساتن بۆ کۆمەلگای ئێمە بە کەلتوری ئەو زەمانەی کە لە دژی بەعزبوون پێمانەوتن شەلاتی بەمانای کەلیمە یان چەقۆکێش و ئالم بابەتانە. ساڵانێکە من هاوارمە کرد ئەم گۆڕانە مەدرسەیەکە بۆ چەقۆکێشی، چونکە من خۆم تەجوبەم هەبوو بەڕاستی ئەو کاتێککە هێشتا گۆڕان دروست نەبوو بوو و نەوشوام سەفا بۆ خۆی کە جێگری مام جەلال بوو. ئالەم داناخەیە کۆبوونەوەیە کرا بۆ مەلا بەختیار. من لەوێ مەجموعەیە قسەم کرد، هەموو ئەوانەی پەلاماریان دام و بەپاڵ لە کۆڕەکە گرتمیانە دەرەوە کە زۆر جوێنیان پێدام، سوکایەتیان کرد، دەمیان زۆر پیس بوو. هەموو ئەوانە دوایە بوون بە گۆڕان و هەمویان ئەوانە چوونە گردەکە لای نەوشوام سەفا. هەر ئەو کاتە باسم گوتم بەڕاستی کارەساتە ئەوانەی کە سوکایەتیان بە ئێمەیە کرد، دەمیان زۆر پیس بوو، ئێستا هەمویان لای نەوشوام سەفا و لای گۆڕان. لەمەش بەدەر ئێشتا هەر دیفاعمان لێکردن. بەڵام کارەساتەکە ئەو بوو کە خەڵکانێکی زۆر بڕوایان بە ئارام ئەحمەد نەیەکرد. پێیان وابوو من توندم، من کابرایەکەم، شەڕەنگێزم، من ناحەقیەکەم ئارەبابەتان. من لە تەخوینی هیچ دەست و تاقمێک نەترساوم بەڕاستی، هیچ کاتی حسابم بۆ تەخوین و ئەوانە نەکردووە، چونکە یەک شت نەماوە جەماعەتی ئەو گردە بە ئارام ئەحمەدی نەڵێن. پۆست هەیە 20 دانە جار 30 دانە جار گەرم کراوەتەوە، دژم بڵاویان کردوێتەوە. هیچ کەسێکی من لە بنەماڵم لە کەس و کارم لەمانە نەماوە دەیان جار ئەوانە پەلاماریان نەدابێ و بێحورمەتی سوکاتیان پێ نەکردوێ. خەڵکیان تیا بووە، چونکە لای ئێمە نان و نمەک ڕۆڵی هەیە بەڕاستی. خەڵکیان تیا بووە کە هاتۆتە ماڵەکەم، خزمەتم کردووە، لەسەر و خۆم بۆ دامناوە، بەڵام بە فەیک هەساوە جوێنی داوە. ئەو جوێنەی کە ئەو یاوێتی هیچ کەسێک بەڕاستی بە سەکرانیش یا بە سەرخۆشیش پێی عیبە ئەو زمانە پیسە بەکاربێنێت. بۆیە ئەمانە حتا ڕەفاقت نافامن، یەک سفرەیە و نمەکیش نافامن، ئەمانە بێژین بەمانای کەلیمە. ئازیزانی ئارام ئەحمەد، من ڕاستگۆیانە ئەڵێم لەو کۆنفرانسەیە جەماعەتی گۆڕانی کوردسات باش بوون، بەڕاستی بە ئەدەب بوون. بۆچیش؟ چونکە ئەوان ئەیانزانی ئەگەر بێت و وەڵام بەم چەقۆ کێشانەی گردەکە بدەنەوە کۆنفرانسەکە مەیسەر نابێ و شکست ئەخوا بەڕاستی. چونکە ئەیانزانی کە گردە دزراوەکە ئەویان ئەوێ کە وەڵامیان بدرێتەوە بۆ ئەوی ببێ بە فەوزا و نەتیجەی کۆنفرانسەکە نەبێ کە هەر نەیش بوو. هەرچی ئەوان کردیان ئەمان جوابیان نەدانەوە، بەڵام دوجار ئەوان هەر فەوزاکەیان ناوخۆشیانەوێ دروست کرد. عەزیزان، ئەوەی کە من بیستومەتەوە و بە دۆداچوونم بۆ کردووە، جەماعەتی گردەکە بە ئاشکرا بە ناوگەڵیان لە کۆنفرانسەکە جوێنن بە دایک و خوشکی ئەوانی ترداوە. ئەم مەدرسەیە بوو کە من پێم وتن بەڕاستی ئەمانە مەدرسەیەکی چەپەڵن، چونکە من تەجوبەم لیانە بوو ئەم ناسن بەڕاستی. سەردەمانێکە کوێستان محەممەد وەزیر بوو و ساڵانی پێشووی ئەندام پەرلەمان بوو، من چەند جار ڕەخەم لۆژ نەگرتووە. وتوم ئەمە پۆست پەرستە، ئەمە پارە پەرستە، ئەمە تەنها عاشقی پۆست و پلۆپایەیە، قەت واز نایانی ئالم بابەتانە. لەسەر ئەم ڕەخنانە کە لە دنیای سیاسەتە واریدە،
جەماعەتی گردەکە گوێن نەما بە دایک و خوشکم نەیدەن لەسەر ئەو کوێستان محەممەدە. ئێستا چونکە کوێستان لەگەڵ خۆیان نییە ئازیزان جەماعەتی گردەکە پێی ئەڵێن دوای پاسەوانی خۆی کەوتووە ڕەدوو کەوتووە هەڵگیراوە. یعنی تۆ بی بەو ژنە بەتەمەنە ئەمە چییە تەنها لەگەڵ خۆتانە لە گردەکە بێ بەو ئافرەتە ئەم قسانەی پێ بڵێ بەڕاستی لە پەیجەکانی کوڕانی نەوشوام سەفاوە بە کوێستان محەممەد ئەڵەن ڕەدوو کەوتوو پاسەوانی خۆی بردوێتەوە بۆ ماڵ و فڵان و ئەلم بابەتانە یەن ئاوا قسەی پێکەین. جا تۆ سێری ئەو ئەدەبەکە سێری ئەو ئەخلاقی کوڕانی نەوشوام سەفا و جەماعەتی گردەکە کە ئازیزان بۆیە ئەمە ئەخلاقی هەردوو بێژیەکەی نەوشوام سەفایە. چونکە نەوشوام سەفا خۆشی کەسێکی دەمپیس بووە گوێن فرۆش بووە دوور لە ڕووی ئەوە قسە تڕن بووە شەهامەتیشی نەبووە بۆیە نەیتوانیوە بەڕاستی کوڕەکانی بە ئەدەبەوە پەروەردە بکە کە بەڕاستی خاوەنی ئەخلاق بن. بۆیە کەلتوری نەوشوام سەفا کەلتوری گوێن فرۆشیە باشە ئەمە حەقیقەتە کەلتوری ئەسیر کوشتنە. جا کابرایە گەیە ئازیزانی ئارام ئەحمەد خواوە چیلە بە یەک بزن بیگۆڕەرەوە ڕێک زەرەردا دوای 2 ڕۆژ خاوەنی بزنیەت ڕێک ئەڵێ کاکە ئەم بەشەرە بۆ خۆت تخوا ئەو بزنم بەرەوە باشە. ناویشی چییە؟ ناوی سەعید کاکەیە. ئەم ئینسانە نەخوێنەوار گەمژە ناحاڵی نەتۆزێ خوا ئەخلاقی یاوەتێ نەمەردایەتی یاوەتێ نە ئەقڵ و منتەق یاوەتێ هاتووە بە هاتیوەکەی نەوشوام سەفا ئەڵێ بەشکە شێر واتە نەوشوام سەفا شێر بووە ئەمیش بەشکە بووە. جا ئینسان عادەتەن کە گیرفانی یەشا هەر لە خۆی قسە فڕێدا خۆشەویستانی ئارام ئەحمەد قسە فڕێدا بنمونە باش نییە بۆ نمونە گیرفانی یەشێ بە پاڤڵ تاڵەبانی ئەڵێ ئاوایە سەرۆکەکەی بە مەسعود بازانی ئەڵێ نازانم شیعارێکی بۆ هەڵا چونکە بۆ لەبەرێ ئەمانە گیرفانیان دێشێت واقعا باش نییە. طبعا هەمووتان ئەو ڕاستی ئەزانن من بەپێی ئەقڵ و منتیق قساکەم چونکە نە لە ڕێگەی قڕقوقینەوە سیاسە دەکەم و نە لە ڕێگەی عەطف و عەتفکاریشەوە. نەوشیروان لە هەموو تەمەنیا فیشەشێک بەلایە گیزەی نەکردو بۆ ئاگدەریتان باش نییە. هەمیشە کوڕی خەڵکی بە کوشتن داوە دوایی خۆی لە مەیدانی شەڕەکان نەبووە دوای شەڕەکە ڕژۆتە ئەوێ چونکە ئەگەر هەبوایە بۆ یەکجار لە شەڕەکان نەوشوام سەفا لانیکەم سەفەرێ تەڵەزمێ بەردێ کولە شتێک بەری ئەکەوت و برینداری ئەکرد بەڵام قەت نەیکردووە لە واقعا باش نییە. ئەوانە ئەچنە مەیدانی شەڕ کە بەڕاستی شەهامەتیان هەیە کە پیاون وەکو عوسمانی حاجی مەحموود کە 5 تا 6 دانە جار بریندار بووە باوکو برای شەهید بووە مەیدانی شەڕەکەی بەجێ نەهێشتووە دژی لەشکرکێشی حیزبی بەعس و دژی ناویچە مجاهیدینی خەلق باش نییە. خۆی ئەمە شێری مەیدانە لە حەقیقەتە نەک لەو گیرفان سەفا ئەیزانی ئارام ئەحمەد. بۆیە جەماعەتی گردەکە هیچ شتێک نازانن جوێنی ئەخلاقی نەبێت بە دایکی خەڵک بە خوشکی خەڵک بە مردووی خەڵک بە زیندوی خەڵک چونکە من لە خۆمەوە قسە ناکەم ئینسانی کۆمەڵی خەڵکی شەلاتی لەو گرتەیان کە ئەمانە هەمووی زۆڵن بەڕاستی خەڵقانی بێحورمەتن دایک و باوک پەروەردەیان نەکردوون باشە لەسەر لە عایلەیەکەوە هاتوون کە عایلەکان بەدناون نەڕاستیە جا هەر مناڵێک کە لە مناڵیە لەبارەی دەرونیوە تێک ئەشکێنرێ یان تعدای لێ ئەکرێ یان شتە ئەکرێ یان لە عایلەکەیە نوعێک لە لادانی سێکسی و ئەمانە هەیە ئەو کەسە لە دواییە ئەوێ بێ تۆڵی خۆی لە هەموو خەڵکەکانی تر بکاتەوە لەبەرەوە ئەوانەی کە گوێن ئەدەن هەمووی ئاوان بەڕاستی ئەتکراون لە حەقیقەتە. بۆیە دوجاریان خۆیان خاڵیەکەنەوە لە دایشی ئارام ئەحمەدەوە خوشی ئارام ئەحمەدەوە فڵانی ئارام ئەحمەدەوە بۆ لەبەرەوەی لەمە زیاتر ئەوان ئەدەبیاتێکیان پێ نییە لە حەقیقەتە باشە. خەڵکانی وەکو عوسمانی حاجی مەحموود کە 5-6 جار بریندار بوون وەکو باسم کردووە بەڵام نەوجیرفان مستەفا خۆی بە حەیاتی یەک فشێکی بەلایەن نەڕۆیشتووە ئامۆزاکانی خۆی بردووەتە شاخ جیهازێکی یاو نەتێ لای خۆی دای ناون تەشتێکی یاو نەتێ جلی پێشتون نەیشتووە یەک فشێک بتەقێن بە حەیاتی نەیشتووە بچنە مەیدانێکەوە شەڕێ بکەن باشە بۆ ئەوەی هیچیان لێ نەیەت یعنی ئاوا بووە یا جیهازی یاونەتێ یا لە تەشتێکە جل و بەرجیان بۆ نەوشوام سەفا بۆ خۆیان و بۆ چەند کەسێک شتۆ تەواو ئاوا بووە لەبەرەوە ئەمانە شێرن لای من گەڕترین بەڕاستی ڕێوی خۆشەویستانی ئارام ئەحمەد. سەری مامڕۆستەم کەن 6 دانە جار مامڕۆستەم بریندار بوو ئازیزان چونکە لە مەیدانی شەڕە بووە وەکو نەوگیرفان بێشەهامەت و جەبان نەبووە بەڕاستی چونکە عادەتەن وایە هەموو بۆ لە ناوێکێتی یا 21,000 شەهید هەیە بەڵام یەکێک لەمانە قەدێک فشێک بەلایە نەڕۆشتووە بریندار نەبووە لەبەر ئەمەشە کوڕی خەڵکیان بە کوشتن داوە خۆشیان ئەوەیان کردو خۆشیان خۆیان هەڵگرتووە پیانەوە چی کاتی خۆی من لە بیر لە شارباژێر هەندێک زۆڵ هەبوون ئەیان و خۆمان هەڵەگرین بۆ سەرچۆپیەکەی بەرسەرا
بۆیە ئەمانە خۆیان هەڵگرت بۆ هەڵپەرچەکەی بەستەرا بەڕاستی قەت خۆیان نابە کوشت باش نییە هەموو قارەماتی نەوشیروان مستەفا لە مێژووی ئێمەیە کوشتنی ئەسیر بووە بە دەست و پێبەستراوی بۆیە نەوشیروان شێری باغەیە نەک شێری ئەسڵی بەڕاستی باشە هەر ئەم کابرا کە گیرفانی یەشاوە لە مانگی دەیە لە کاتی هەڵبژاردنەکانە چووە سەر گۆڕەکەی مام جەلال وێنەی خۆی بڵاو کردەوە بوو بە یەکێتی بەڵام یەکێتی لە پێیان کرد حسابی پوشێکیان بۆ نەکرد ئێستا چۆتە لای شێرە باخەکە بۆ ئەوەی 2 دیناری بنێ بەڕاستی باش نییە اینجا ئازیزان هەر بە پێی منتەق بە پێی منتەق دوورکەوینەوە لە کۆمەڵی مەواضعی تر باشە کوڕینەوە ئەبێ بۆچی شێر بێت ها بۆچی ئەبێ خاوەنی عەقڵ بێت لانی کەم بۆ بوونی ئەم شتانە ئەبێ بچووکترین بەڵگەمان لەبەردەستە لێ بەڕاستی باشە تا ئێستا یەک زیبکەی بۆ کورد نەتەقاندووە ئەسڵەن نایزانن مەیدانی شەڕ چییە تا بیسەلمێنێ شێرە یا ڕێویە دڵنیایشم لەوە گومانم نییە 2 فیشک بەسەر ویزە بکە دەبێت لە خوارەوە دەنە لنگی پانتۆڵەکەی ئاوا بە بەنەخوێنێک تونتن ببەستی بۆ وەکو گونکە هەوید نێتە خوارەوە پیسایەکەی ئەمە لەوە دڵنیە کەواتە ئەم تەسەورە باتڵە بۆیە هیچ کاتێ نە ئازای نە هیچ لە مەیدانی گوتاری سیاسیە گوتاری فکریە گوتاری ئەدەبیە گوتاری سیاسیە لەسەر لە ڕخنەی سیاسی و ئەدەبی و هونەری لێکۆڵینەوەی ئابووری باش نییە هەتا دوای هەموو ئەم شتانە کوڕینەوە گیرفان یەک پەرەگرافی نییە لە هیچ مەیدانێکا لەمانە باشە چۆن بزانین کە ئەم کابرا بەتوانایە لە مەیدانی فکریە و چیوانە بابەتانە بە چیا بزانین خۆ پەرەگرافێکی نییە خۆ دەبێت جارێ 6 دێر بنووسێ تا بزانین ئاستەکەی چۆنە باش نییە هەر تەنها بۆ یەک جار لە تیڤیەکەوە بێت باسێکی جددی کاکە با ناجددیش بێ بیکە تا بزانین بەڕاستی ئاستی بەرزەیە ئاستی نزمە کەواتە ئەم سەعیدانە تەنها گیرفانیان نێشێ و خوا ڕسوای کردوون و بەس بەرحەڵ ئازانێ ڕەحمەت دەدانە ساڵە من هاوارەکەم ئەم مەدرسەی نەوشیروان مەدرسەی شەلاتێتیە هیچ دەمپیسی و جوێن فرۆشیە من لێرەوە ئێستا جوێنەکانن ئەبینم مەدرسەکەی نەوشیروان مستەفا بۆیە کە جوێنەکان ئەدەن ئەوە یعنی سەلماندنی قسەکانی ئارام ئەحمەدە بۆیە من قەت تووڕە نابم ئەسڵ لێڵ نابم بەڕاستی بە جوێنەکانیان باش نییە چونکە من ئەمەیە زۆرترین جوێن بن تا جوانتر قسەکانیان بسەلمێ کە ئەمانە چین بەڕاستی ئەمە چ فەرهەنگێکیانە بەڕاستیە باش نییە پاشان کوڕەکانی نەوگیرفان دەیانەوێ گۆڕان لای خۆیان بێ خۆشیان ئەزانن منیش ئەزانم ئێوەش ئەزانن کە بزوتەوەی گۆڕان بۆ ئەبەت کۆتایی هاتووە تەواو بوو ئەم حرەکەتە کۆتایی هەڵ بەسەر چوو بەڕاستی بەڵام ئەمان ئەیانەوێ بە ناوی خۆیانەوە بێ تەنها بۆ پاراستنی گردەکە کۆمپانیاکە تیڤیەکە ئەو مکۆیانەی کە لە قەزا و ناحێوشارەکانە هینی بزوتەوەی گۆڕانە باشنیە کە بایی چەندین میلیۆن دۆلارە بێ بۆی ئەمانە مۆشی خۆیان بێ واتە ئەوان تەنها و تەنها شەڕی مانەوەی سامان و پارەکەن نەک مەسەلەی گۆڕان و گۆڕانکاری و چیوانە بابەتانە باش نییە چونکە هەر کەس لە ئێمە ئەزانەیە کە بزوتەوەی گۆڕان گوزەشت ڕۆژ تەواو کۆتایی پێات مردووی سەر قەبران زیندوو ئەبێتەوە نەوشیروان مستەفا زیندوو ئەبێتەوە باش نییە بەجارەکانی مەولەوی ئەوانە ڕاکە ئەو بزوتەوەی زیندوو نابێتەوە جارێکی تر باش نییە بۆیە لەناو ئەو کۆنفرانسای ئازیزان کۆمەڵێک لەم شەلاتیانە هەرچی جوێنی ئەخلاقی هەیە داویانە ئەبێ لە پشتی پەیجەکانەوە چی بڵێن هەزاران تفکردن کورسی تێگرتن جوێندان بە دایکیان بە ژنیان بە خوشیان باش نییە ئەمان لە بەرامبەرە هیچ قسەیەکیان نەکردووە بۆ ئەوەی کە مۆزوعەکە بە فۆزان نەکشێ سەدان کەس لەم ساڵی ڕابردووە گلەیان لەم ئارام ئەحمەدەوە کردووە کە ئارام ئەحمەد زمانی توندە کە خراپ قسەیەکە کە دژی ئەم قوتابخانە بێ ڕەوشتایی نەوشیروان مستەفایە ئارام ئەحمەد نابێ ئاوا قسە بکە ئەوە ئێستا خوێن لەو مەدرسەیە ئەبەن ئازیزانی ئارام ئەحمەد بەشێک لە گۆڕانەکان ئێستا کە من ئەزانم ئینسانی بەڕێزن کە گلەیان لە ئارام ئەحمەدەوە کرد کە من زمانم توندە بەرامبەر بەمانە ئێستا هەمویان ئەزانن کە من ڕاستم کردووە ڕەحمەت ئەنێرن بۆ دایک و باوکم ئەڵێن ئەشۆ بیلا بەس ئارام ئەحمەد ئەو ڕاستیان ئەزانێت و چاکی قسە کردو کەسێکەیە بە ناوی کاوی مامە عەبا عەزیزم من بەس ناوم بیستووە بە شەرەفم هەرچی جوێنی ئەخلاقی هەیە لەو کۆنفرانسا بە ژنی بە خوشی بە دایکی بە بنەماڵەکەیاندا باشە کاکە عەزیزان ئێستا من زۆر جار بیر دەکەمەوە کە باسی مامجلانە کاکە مامجلان وەڵا پیا بوو بە قورئان کاکە چیمان بۆ جەلات تەڵەبانیە ناکرد بابا ئەوەی کە ناشێ بەو تەڵەبانی ئێمە کردومانە وەڵا برا ئەوان پیاوتر من قسەیان لەگەڵا کرا ئێستا گەشتمەوە قەناعەتە ئازیزان مەلام سەفا لە مەسعود بازانی پیاوتر بووە
مسؤول بازاني لمسؤول بياوت البيت مسؤول لكراكي بياوت البيت يعني تابت أمانة خرابة بن شنك أو كلتورة هي 50 صار بلي إيسا 60 صار بلي إيسا وردو دخليك كوتاي بيه أوانيك إيسين براسك سان لك ناكريت إنجا لم رجعنا حسا والسلسلية قدك تلفونك أبو دانا أحمد مجي طبعا جوم لقسا كانوا بو او برز بازور برز وقسي لقلاكا الله ايغ ايمن نشين بولاي مسؤول بازاني اي تشيب كان رايتو تشي كشي ام يكسر لشي ايوا اقبشن بولاي مسؤول بازاني ردوا كون يعني بو ببرنامج ناردو انا ك دو جون بدانا احمد مجيبه بوي ايش قسيك قسكي بلاو كنوا باشا ان جا خلاصي جون كان خوي اصليتو قطعي اكا ديبري يقو شي دانا بلاو كاتو كلا برنامج جون كان او والله مي اداتو دسي دانا خوش بيت باشني أي باشا عزيزة نوشوام صفا اللي دري بزوتوي قران نبو ها تو شرفتان كتشوب ولا يسالي رجل ولا مسؤول بازاني خايشي بانطولا كشي نبست بو من لبيل ميت باجنيا ريزن بو عبشكنيه اي ادون عبشكنيه قايشه كشي نبست بو شوب ولا مسؤول بازاني او ابو مسؤول بازاني تشمايا و ازاني على احمد شو سالي رش نوشيوان سيتا شوارجا لو كاتا شو كرنوشي بو مسؤول بازاني بردوا أو أبوي شماوته أو بينك كان عزيزني أرام أحمد أو بينك كان هذا هلا قلت بينك كان يا أستاذ معنا عزيز من لشونكي نوشوام صفاء كيشم لقليانية براسي نوشوام صفاء سياستي كردوها روشتوها لقلي دانشتوها بأملا أو لحق خويتي رخني لي لولي ناقرم باجنية بلام بوشي أقدانا أحمد مجيب بروات ردو كوتوا بلام نوشوام صفاء بروا آسايا بولاي مسؤول بازاني لكاتك أمر مسؤول بازاني شي هل لنا بولا كوركا براسي ها بو نوشوام صفاء ردونا كوتوا دانا ردوا كوي ها من قمان ملونية جلال طلباني مسؤول بازاني هر كاميشان بقري لأنه شو مصطفى شريفته باشا بأزيان قصيكم بو شنك جلال طلباني نو شو مصطفى هين عفو مسؤول بازاني قد خلت جنة خلطان دو كاكا نيانو إما أي قورين نيانو كاكا إما أماكين وأواكين دو عيشات دزدرشن باشا خوان شون بون لسالتاو هل واهي نايبين براسي إيوا بو يرقتان لدانا أحمد مجيه لبريكا توريسي سقبنا مالي قبونية باشني لبرويكا كاتي خوي كوستيش كاندوا إيسا كركاني كوست خلق نيرن بولاتان بو كوروكو بنو كانتان بويكا يقول دانا أحمد مجيب إن شري أمتاني شري كركاني كوست سلطانية براسي لقى شري توريسي سياسية دانا أحمد مجيب كبارزجاي استيماني بوا هاتشيش لكدي بنو شو صفا دزيشي كدبه بنو شو صفا قدكي كدو إشتي لو سردميا لسر نوشوام صفا دانا أحمد مجيان شار بدر كدو ناديان بو أوروبا وتيان بروخو حافظي بيه باشني إنجا عزيزاني على محمد لساري الشوسطة كانوا جا عندي قصيك على محمد كا خلقي نخوينوار وقمجو أوانا كا على محمد دفاع لبارتيك أبا لشوسطة كانوا عزيزان كي كام حزب دجاتي باتيو بنمالي بازاني كدوا حتى أم لحظة تيكشكاوا تو كأما نبيني يعني تو قمجي سياسي براستي يعني تو مراحقي يعني تو جوين نبي اشتكي النازاني باشا لشوسطة كانوا تواوي منافسكاني بنماري بازاني باشا نيان توانيوا سانتيمتريك لبنماري بازاني لعقلي بنماري بازاني تيبرن خوش يساني على محمد نيان توانيوا براستي باشا هيش كسي نيتو عنده تيبرنت او نوشو ام صفا وجلال طلبانيه كوري خلقنا ما بكشتني ندن دشي بنماري بازاني باشا ديان هزار كسيان كشت ديان هزار كسيان دابا كشت دواجار شون بدم مسؤول بازاني كرلوش بو مسؤول بازاني بو بنماري بازاني بيت باشا حتى او قرد قمجيه اول شيء نازاني كا مسؤول بازاني بياني بشداري لو كوبنويا ناكاد باشا شنك مسؤول بازاني خوي بفرعون زاني كاكا خو لهم كسي كداناني شيء باشا انه مسؤول بازاني باشكرا وتويتي من كاتي خوي صراع مكدو لقل ابراهيم احمد لقل جلال طلباني لقل نوشام صفايا يس لقل امن لو كنداني شمراسي هواي وتوي مسؤول بازاني انجا كومال جروبي دسيدو بكري جيراو بهالويست بإيما يفروشنوا والله إيما بشداري أو كوبونوا ناكل هني مسؤول بازاني وبرلمان كراب كانوا قصي قور
یەکلایەن لەو دەواڵانە ئازیزان لە عەقڵی پارتی تیان نەپەڕاندووە ئەگەر تیان پەڕاندایە من لەگەڵیان دەبم بەڕاستی ئەسڵەن پەرلەمان چ گەورخانەیەکە حکوومەت بۆ خۆی چ گەورخانەیەکە کەی باوی حکوومەت ماوە حکوومەتی چی ئێوە ئەڵێ ئەم دنیای ناخوێنەوە ئاگەتە لە دنیا نییە ئەم سیستەمەی کە ئێستا لە ئاسی دنیا هەیە سیستەمی نیۆلیبرالیزمە لەم سیستەمەیە حکوومەت هیچ ئەرزش و هیچ قیمەتێکی نییە باشە حکوومەت ئێستا لە ئاسی دنیا لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو دنیاە تەنها دوو ئەرچی هەیە حکوومەت وەکو حکوومەت یەکەم هێزی هەبێ بۆ ئەوەی وڵاتەکەی لە هێرشی دەرەشی بپارێزێت دووهەم هێزی هەبێ بۆ ئەوەی ئاسایشی ناوخۆ بپارێزێت ئیتر تەواوی ئەوانی تر هەر هەمووی تەسلیمی کەتی تایبەت کراوە جا منی تۆ دژی نیۆلیبرالیزمین دژی کەتی تایبەتین هەموو ئەمە ڕاستە بەڵام ئێمە دژی بینی یان لەگەڵی بین ئەمە حەقیقەتە بەڕاستی ئاوایە ئێستا لە شەستەکانەوە ئازیزانی ئارام ئەحمەد هەر گروپێ سەر دەرەهێنێ بە دژایەتیکردنی ڕۆتینیاتی بنەماڵەی بازانی ئێوێ خەڵک کەرکە و ئێوێ بازرگانی بەسەر ئەو مۆزوعانەوە بکا بەڕاستی باش نییە هەمویان لەوە تێگەیشتون کە باشترین ڕێگا بۆ گەمژاندنی کۆمەڵی خەڵکی ساویلکە و نەزان دژایەتی و شەڕەدەم و بەیاننامە دەرکردنە دژی پارتی و بنەماڵەی بازانی دوجاریش هەر هەمویان دەبنەوە بە یەکتر باشە هەمویان ئەبنەوە بەچی بە بنەماڵە چێتی و بە عەقڵی خێڵەکی یەکێتی هی بنەماڵی جەلات تاڵەبانیە لە دوای چی لە دوای 50 ساڵ دژایەتی عەقڵی خێڵەکی بنەماڵە چێتی دوای جەلات تاڵەبانی یەکێتی تەسلیم بە کوڕەکانی خۆی کردەوە گردەکە هی نەوشوام سەفایە نەوشوام سەفا ئەوەی کە توانی ئێسقانی شکان دژی پارتی بنەماڵەی بازانی لە دواییە خۆی بووەوە بەچی بە باوشێکی کلاسیکی خێڵەکی بۆ کوڕەکانی خۆی گۆڕان و گردەکەی یا بە مناڵەکانی خۆی باشە حیزبی سۆسیالیست ماڵی سۆسیالیزم بە قوڕگرت ئێستا هینی حەمەی حاجی مەحمووە عەبەی برای دوو قسەی کرد حەمەیە بەر ئەربیجی وتی حەسەکە هینی خۆمە حیزبی سۆسیالیستی هی خۆم و کچ و کوڕەکانی خۆمە هی براکەشم نییە وتی باشە بژوتەوەی ئیسلامی هی خێڵی مەلا عەلیە کە میتن بەڕاستی شلگرتو هی سەلاحەدین بەهادینی گێژ و حۆلە باشە کە پیاوی میتە بەڕاستی باشە دادگەری هینی مەلا عەلی باپیرە نەوەی دز هینی شاسوار و سڕۆگونڕوتی خوشکێتی ئازیزانی ئارام ئەحمەد شاسوار بێت گۆڕانکاری بۆ کاکە بەدناو هەر بە خانەوادەی بەدناون بەڕاستی ئەوانە بەڵام نەوەی نوێ هەیە هینی خۆی و هینی خوشکە گونڕوتەکەیەتی کاکەشیان ئێمە لە کۆمەلگا تێناگە بەڕاستی کاکەجان ئەگەر وایە بامش مەجموعەیە فلیمی ڕووتی خۆم بڵاو بکەمەوە کاکە ئەگەر ئەمکەن بەسەرۆک و سەرکردن منطق نییە ژنێک 50 فلیمی ڕووتی بڵاو بێتەوە کەشی بچێ زۆتین دەنگی بنێ بێ بە ئەندام پەرلەمان لە بەغا بەڕاستی گروپەکەی عەلی حەمە ساڵح حاجی عەلی هینی عەلی حەمە ساڵح حتا ئەو گروپە ما بێ هەر بێ عەلی بێ کەسی یەکەمی بێ ئەمە کاکەجان باشە ئەمەیە ئەوەی هین بەرەی گەل هینی شێخ جەنگیەکانە کاکەجان هینی لاهور و هی براکان و کەس و کارەکەیەتی بەرەی گەلیش کاکە تۆزێ واقعی بن عەقڵ کاکە خۆشە بۆ ئینسان هەیە بێ کاکەجان ئێ پارتیش هینی بنەماڵەی بازانیە یعنی ئەمە هەمووی دوکانە هەمووی کۆمەڵێ بنەماڵەیە لەسەر عەقڵی خێڵ بنیادراوە لە جیاتی ئەوەی کە ئەمە خێڕی ئەمە عەشەتی جافا ئەمە گۆرانە ئەمە فڵانە ئەمە فڵانە ئێستا ئەمە پارتی ئەمە یەکێتی ئەمە گۆڕانە ئەمە حەسکەوە ئەوە ئیسلامی ئەوە لەم بابەتانێ یەک زەڕە جیاوازیان نییە ئازیزانی ئارام ئەحمەد یەک زەڕە جیاوازیان نییە عەقڵتان هەبێ کاکە بە منیان وتووە کاکە ئەو بۆ تۆ لە بەرەی گەلیش ناکەیت بەرەی گەلی چی کاکە تەواون کاکی گیان حیزب هەمووی هی بنەماڵەکانە کاکی گیان باشە ئێمە حیزبمان نییە هەمووی دوکانە هەمووی تەواو پاشان تو شەرەفتان ئازیزان ئەوە چ ئۆپۆزۆسیۆنێکە دەسەڵات کۆبوونەوە ئەکا تۆ ناچیت لە کۆڕەکەیان گفتوگۆ بکەیت بچی شەڕکەی لەگەڵیانە هەستە سەر پێ هاوار بکەیت باشە هەموو گروتینیان ئەوە ئێمە بەشداری ناکەین بەیاننامەیە دەرەکەن و تۆزێ فشەکەن لە سۆشیال میدیایە و تەواو جا بەیاننامە چییە کاکە بەیاننامە سوودی چییە هیچ خۆ خاڵیکردنەوەیە نەک هەڵوێستنوانتن بەڕاستی بەشداری نەکردنی ئێوەی ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە واتای نەبوونی شەهامەتە ناوێرن یعنی شەهامەتی ئەوەتان نییە بەرەو ڕووی پارتی و بنەماڵەی بازانی ببنەوە لە ناو لەسەر مێز دەست بە مێزەکە بن گفتوگۆ بکەن لە بەرامبەر پارتی و بنەماڵەی بازانیە کوڕێکم بینی سەفەرێکیان ئەمەی درۆ ناوی محەممەد نازانم چییە ئەوەی درۆ ئەوە بەڕێوە لەگەڵ چەند کەسێکی ترە بەخوان محەممەدی ناوشێکی وایە هەستا چوو بۆ هەولێر چوو بۆ لای مەسوول بازانی تەحەدای مەسوول بازانی کرد باشە مەسوول بازانی ئەوا مۆڕەی لێ کرد هەموو پەیامەکەی خۆی و قسەکانی خۆی گیان
ئەگەر ئێوەش پیاو بن هەموو ئەم حیزبە گروپە دوکاندارانە بابەقەی محەممەد ڕەوف شەهامەتان هەبوایە بچوونایە لەسەری ڕەش تەحەدای بنەماڵی بەجێتان کردایە قسەکانی خۆتان بگەیاندایە بەڕاستی بتانتە ئێوە بە چ حەقی ئەماکەن ئەواکەن پەنجەتان کردایە بە چاوی بنەماڵی بازانیە بەڵام ئێوە چۆنی وێرشتی وا بکەن کەی ئێوە ئەو ئازایتان هەیە کاکە بەڵێ محەممەد ڕەوف بووە ڕۆژت لەناو ئەو هەموو مەجلیسەیە هەموو قسەکانی کرد ئەو قسانی کە ئالا مەحمەدیش لێرەوە ئەیکا ئەو بە زیاوەوە تونتر بە شەهامەتەوە قسەکانی خۆی کرد ئەمە پیاوەتیە کاکە ئەمە نەجابەتە ئەمە شەهامەتە بەڕاستی ئەمە ملسوینە لە چەقۆ کاکیشە نەک ئێوە بۆیە کاتی ئێوە ئەم شەهامەتەتان نییە ئاسانترین ڕێگا چییە ئێمە بەشداری ناکەین لەو کۆمونەیە جامەی کرد دیۆ دەرێ ئەوکەی کێشەکە خۆ ئازیزانی ئالا مەحمەد ئەوانەی کە دەچنە لای مەسعود بارزانی یان پارتی مەرج نییە لەگەڵ پارتیا بن کاکە ئەکرێت دژی پارتی بی بچی خۆی ئەسڵ هونەرەکەی لەوایە دژی پارتی بی بچی کاتێککە نۆشام سەفا سێ جار چوو بۆ سەری ڕەش من پشتیوان نۆشام سەفا کردم بەبێ بچێ باش نییە بەڵام قسەیشم لەگەڵا کرد پێم وتم ئاگاداری خۆ بە لە خواردنە لە فڵان ئەلەم بابەتانەیە لە دواییشە ڕەخنێشم هەبوو لە بەرامبەریا بەڕاستی چونکە من پێم وابوو ڕەخنەکەی من لێوە بوو لە ئەساسەوە با بڵێن کە بچمەوە بۆ بدواوە لە ئەوە بوو کە گۆڕان نابێت بەشداری حکوومەتەکەی پارتی بکات باشێ بەڵام ئەو بەشداریان کرد بۆ شکاندنیەکێتی لە دەشە دۆڕاندێن کە بە کارنەوشیوانەکەیشتانە موند وتم تۆ ئەمە ئەوە کە بەرام مەسعود بارزانی وتی مەسعود دوی لەگەڵا کرد سیاست ئاوایە کاکەشە بۆیە کۆتا قسە بیڵێم گردەکە جێگای کۆمەڵێک ئینسانی سەرسەری گوێنفرۆش نە ئەخلاقی تێدایە نە ئابڕووی تێدایە نە کەرامەتی تێدایە نە شەرەفی تێدایە باشە زەلامی تێنای دێو حەسەنە یعنی چی دێو حەسەن کاکە یعنی چی ئەمە چییە ئەمە پێم بڵێ یعنی چی دێو یعنی چی کاکە بەس با من تێبگەم لە حەقیقەتە ها سەیرە بەڕاستی گۆڕانی چی کاکە اینجا ئەقلیەتی گۆڕان و گۆڕانکاری لە کۆمەلگا معەیەن و دیاریکراوەکانە پرۆسەیەکی مێژوویە جاری وا هەیە ئازیزان بە 500 ساڵ کۆمەلگایەک ناگۆڕێت کەچی ئەوانەی ئێمە پشتیان بەستە بوو ئەوێ ئێمە ئەم کۆمەلگای ئەگۆڕین چۆن وا ئەگۆڕێ کاکە چۆن وا ئەگۆڕێ کاکە کۆمەلگا گۆڕین هەروە هەوانتە نییە کاکە جاری وایە 200 ساڵ 300 ساڵ 500 ساڵ ئەسڵەن 1000 ساڵی ئەوێ کۆمەلگا ناگۆڕێ ئێوە ئەزانن بە گوێندان بە بنەماڵەی بارزانی ئەتوان ئەو بنەماڵەیە بڕوخێنن نا بۆیە یەک هێز نابینم لە باشووری کوردستانە لە گەورەوە هەتاوەکو بچوو توانی بێتیان یەک مسقالە زەڕە لە عەقلیەتی بنەماڵەی بارزانی تێپەڕێن هەمووتان یەکشتن بەڕاستی هەر لەبەر ئەوەش ئازیزان هیچ گۆڕانکاریەک ناکرێ چونکە هەموو هێزەکان دووکانن بنەماڵن هەمووی بەژۆندی تایبەتە هەر هەمووی پارەیە و هیچ دوور نزیک پەیوەندی بە کۆمەلگای باشوورەوە نییە و بۆ گۆڕانکاری نییە و بۆ ئەوە نییە کە نانێک بە سفرەی هیچ کەسێک زیاد بکەن باش نییە زەڕێک جیاوازیان نیە بەڕاستی ئەوە هەر لێرەشەوەیە کە بە هیچ جۆرە گۆڕانکاری ناکرێت هەتاوەکو هێزێک نێدە مەیدان هێزێکی ڕادیکاڵ جدی شۆڕژگێڕانە کە بتوانێت لە عەقلیەتی پارتی یەکێتی هەموو ئەمانە تێبپەڕێنێ و بە جیهانبینیشی نوێوە ئەوەی کە لە ساڵی 60ەکانەوە هەتا ئێستا هێنایەتی لە ڕێکخراوەی هیواوە هەتاوەکو ئێستا هێنایەتی ئەگەر هەموو ئەمە تێ نەپەڕێنێ زەربی لێ نایە نەیخاتە ئەولاوە دەراسی نەکە بە هیچ جۆرێک هین ناکات ئەوە ناکرێ ڕاستی باشە گۆڕانکاری ناکرێت ئەوە لەسەر بابەتە قسەی من بوو دوو لایڤی کەمانە بێت لەسەر کەتی کارەبا ئەمەی کەتی تایبەت و کارەبا ئالەم بابەتانە لەسەر ئەوەش بابەتێکمە بێ لەم شەوانە ئەوشتان بۆ ئەخەمە ڕوو ئازیزانی ئالا مەحمەد و کۆمەڵی بابەت ماوە کە سەرقاڵی ئەوە بم کە بتوانم لەسەر ئەوانە قسە و باسەکانی خۆم کەم و ڕێی خۆم بگێنم بۆیە کە من ئەم قسانەیەکەم بە کەس نەزانێت کە من ڕقم لە خەڵکو ئالەم بابەتانەیە بەڵام ئەخلاقیەتی ئەمانە من خوێندومەتەوە ئەزانم کاکە ئەمانە زۆر جوێن ئەدەن زۆر بەڕاستی کاکە دانیشیت شتێک ئەنووسی 2000 جوێنی ئەخلاقیت پێدەن کاکە ئاوان ئەمانە کاکە ئەمانە چەپەڵن بەڕاستی لەبەرەوە لە عەقلیەتی ئالا مەحمەد ئەوەی کە پێی ئەڵێن بژوتەوەی گۆڕان کۆتایی پیاتوە بۆ ئەبەد بەڵام عەقلیەتی گۆڕانکاری ڕۆحی گۆڕانکاری باشە بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو هەر هەبووە و هەتا سەدان ساڵی کەش ئەم ڕۆحی گۆڕانکاری هەر ئەمێنێ و عاقیبەت ئەبێ ئەم کۆمەلگایی ئێمەش بگۆڕێ و ئەبێ بگاتە کاروانی هەموو نەتەوەکان با بڵێن شان بەشانی ئەوان لە ئەم دنیای شارستانێتە ئەبێ بڕواتە ئەوێ بەڕاستی تۆ
ئەمە حقەتەکەی کاکەجێن بنەماڵی بازانی وەکو ئێوە سیاست ناکە بنەماڵی بازانی کاتێ ئەچێ حساب بۆ دادگای فیدراڵی و بۆ بەغا و بۆ ئەمانە ناکە ئەچێت لە ئەمریکا ڕێکەوتنێک ئەکا بای 110 ملیار دۆلار ئەوە بۆمانەوەی ئەوەیە کە تا 50 ساڵی کە بنەماڵی بازانی هەروە بمێنێتەوە من قەولتان پێدەم وەکو ئارام ئەحمەد کە هەموو تەمەندشی بنەماڵی بازانی بوون کە ئاوات و ئامانجم ئەوەیە بنەماڵی بازانی ئاسەواریان نەمێنێ کە پێم وایە بنەماڵی بازانی ڕەجی خیانەتن لە مێژووی کووردا بەڵام دڵنیاتانەکەم هەمووتان ئەمرن بنەماڵی بازانی هیچ نایەت چونکە ئێوە درۆ بکەن ئێوە دژی بنەماڵی بازانی نین بەڕاستی ئێوە تەنها بەشتانەوێت و تەواو ئێستا ئەو گروپانەی کە ئەمڕۆ نەچوون هەمویان تەلەفۆنیان بۆ پارتی کردووە داوای لێبوردن نەکەین کاک فڵان کەس ئەو ئەمە نەهاتین ئەوە نەهاتینەیە ئاوا باش بوو ئەوە بوو هەمویان تەلەفۆن بۆ پارتی کردو بە ئاگدایتان بە عەلی حەمەساڵەوە بە بەرەی گەلەوە بە حسکە بە ناوی ئەوەی کە نەچوون ناویان چییە هەمویان تەلەفۆن بۆ پارتی کردو بە ئاگدایتان هەر ئەوارێ شاسوار تەلەفۆن بۆ مەسعود بازانی کاکەی کردووە چکە من یەکەم کەشم کرد کە لەگە مەسعود دانیش بوو کاتی خۆی تەلەفۆنی کردو ئەو شاسوارە بۆ مەسعود بازانی کاک مەسعود ببوورە ئەوە ئاوا بێ باشترە بەڕاستی ئەو هەڵوێستی ئێمە باشترە ئەتوانین باشتر خەڵگەوەنی خەڵک کەرکەین و ئالەم بابەتانە نەهاتین دڵگران نەبن ئاساییە کێشەی ئالەم بابەتانە هەمووی ئاوایە کاکەجێم درێ ئەویش کاکە مڵێ لاهور هەموویان وان کاکە من فەرق ناکەن بۆ من خۆتان مەخەڵەتێن کاک هەمووی وایە بەخارەگە لاویش تەلەفۆنی کردبێ تری ئاسایی وەریگرە کاک مەسعود شتێکی هەمووی وایە کاکە من ئەتان ناسم کاکە ئەتان ناسم ئەم حیزبانەچین کاکە ئەمانە وان بەقوڵمەتان کاکە ئێوە بیرکەنەوە ئەگەر وانە بواە 35 ساڵە خۆ بواە سانتیمەتێک گۆڕانکەی لە باشووری کوردستانە هەبوایە کاکە ئەیدەوە عەزیزان هەموو ئەم حیزبانە کەنیان ئۆپۆزیسیۆنە ئەگەر حسابی دەنگەکانی هەر هەبوویانکەی بە پێی کورسیەکان خۆ 500,000 دەنگە بن بڕە حسابیکە هی هەموو ئەم حیزبانە کاکە نەوەکەی شاسوار و سروە گۆنڕوتی خوشکی هینی بەرەی گەلی لاهوری شێرجەنگی عەلی حەمەساڵە هینی نازانم هەردوو گۆڕانەکە هینی فڵا شوێعی هینی یەکگرتووی شلگرتو هینی کۆمەڵی دادگەری هینی بزوتەوەی میت ئەوەی عیرفان هەر هەموو ئەمانە خۆ 500,000 دەنگە بێ خۆ 600,000 دەنگە بێ ئەی بۆ ناتوان 50,000 کە بێنە شەقام دژی بنەماڵی بازانی ئەی بۆشی نایەن زەحمەت نەبێ ها بۆچی ئەم هەموو دەنگە ناتوان ئێوە 50,000 مێنن کاکە 10,000 بێنن بزانم ئەتوانن ناتوانن چونکە درۆکن درۆ هەمووتان موچەخۆری پارتی وێشێتین بەخوا قەسەم بە باش بەبیزانین دێمن بەخواتان ئەسپێرم تا شەیەکتر دێمەوە خزمەتتان خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد هیوادارم خوا پێغەمبەر تەمەنی ئارام ئەحمەد درێژکا بۆ ئەوەی هەمیشە حەقیقەتەکان بە خەڵکی کوردستان بڵێ و مێژووی ئەم هەموو قاچاقچی و دز و درۆزن و ساختە چییە لە باشووری کوردستانە کە بە ناوی دەسەڵات و کوردایەتی و بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و بە ناوی سۆسیالیست و بە ناوی ئەیگۆڕین و بە ناوی نەوەی جەدید و ئەلەم بابەتانەوە درۆ ئەکەن خەڵک دادۆشن پارە پێیاکەن حورمەتم بۆ گوێگرەکانم هەیە ڕووی بابی هەر هەمیان ڕۆژ بێ خواتان لەگەڵ بێ عەزیزانی ئارام ئەحمەد